گەگران و بینەرانی خۆشەویست زۆر خۆشاتن بۆ مێزگەردی ئەم هەفتەمان. ڕووداوەکان لە ناوچەکە لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەوەندە بەپەلە گۆڕانیان بەسەردادیە زۆرجار سەختە بۆ مرۆڤ پێشبینیکی ڕاست و درستی هەبێت، بەڵام هەرێمی کوردستان کە ئەمڕۆ خاوەن جۆرەها پسپۆر و شارەزایە و چەندین ڕاویشکاری بێگانە لە هەرێمدا کار دەکەن، ئایا ئەو پێشبینە دەکرا داعش کارێکی و ئەنجام بدات؟ بۆ تێشەستە سەر هەندی لایەنی ئەم بابەتە ڕوودەکانی لای کاروان ساڵح پەرلەمانتاری خۆلی ڕابردووی هەرێمی کوردستان و هەروە چاودێری کاروباری ڕامیاری و کاک هێمن سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری و یەکێک لەوانەیە کە بەبەردەوامیدا دەکەوێت لەسەر ڕادیۆ و تەلەڤیزیۆنی BBC. کاک کاروان، کاک هێمن زۆر خۆشاتن. با لە سەرەتاوە لەگەڵ کاروانە دەست پێ بکەین کە لە ناوەی کوردستانە. کاروان، ئێوە چ خوێندنەوەیەکتان هەیە بۆ ئەم بارەی لە ناوچەکانی شنگاڵ و زماربەدی هاتووە؟ بەڵێ، ئێمە لەگەڵ ئەو ڕووداوانەی بەو دوایە لە عێراق ڕوویاندا بە تایبەتی لە ناوچەکانی مووس و سەلاحەدین و شوێنەکانی تری سونی کە سوپای عێراق بە ماوەی چەند ڕۆژێک کۆتایی بە هەموو هێز و چەک و تەقەمەندەکانی هات و داعش و گروپە تەکدارەکانی تر کۆنتڕۆلی ئەو ناوچانەیان کرد. لە دیری چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوە بوو کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوانە پاشقۆقیمکردنان پەش قەڵە و گرێ و کۆڵە و ململانیەکان دەگوازنەوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە هێزی پێشمەرگە لە ئامادەباشیدا بوو، هەمیشەش لە ئامادەباشیدایە تا ئێستاش. ئەو گۆڕانکاریان کە ڕوویاندا بەڕای من دەستێک هەڵاوکردن و گرێدانەوە و وەک گوتم پلانێکی ناوچەیی و نێودەوڵەتیشی لە پشتەوەیە کە هەرێمی کوردستان سەرقاڵی ئەوە بکەن کە ئێمڕۆ هەرێمی کوردستان بۆ سەر مۆڵگای ئارام بۆ پێشوازیکردن و باوەش بۆ گرتنەوەی لایەنەکانی سنە و شیعە ئەو مەسیحی و تورکمان و عەرەب و شەبەق و ئێزیدی کە شوێنێکی ئارامەدا لە عێراقدا بۆ ئەوەی ئەم شوێنە ئارامگایە تێکردن. دووەمیان بۆ فشارێک بخەنە سەر هەرێمی کوردستان کە ماوەی چەند مانگێکە سەرکردایەتی سیاسی گەلی کوردستان خەریکی ئەوەیە کە ئەگەر مافەکانی گەلی کوردمان لە عێراق مەیسەر نەکرێ و لایەنەکانی عێراقی حساب بۆ لایەنی کەمی مافەکانی دەستوری خەڵکی هەرێمی کوردستان نەکەن، ئەوان بە ناچاریەوە تەنها بۆ ڕاپرسی دەبن دەگەڕێنەوە بۆ ڕای خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئقرار بە مافی چارەی خۆنووسی بکە. ئەمانە هەموو وای کردووە لایەنە نێودەوڵەتەکان، لایەنەکانی دراوسەی عێراق و هەروەها ئەو لایەنانەی کە پشتیوانی لە داعش دەکەن ژێر بەژێر بە ناڕاستەوخۆ ئەم فشارە بخەنە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی خەونی سەربەخۆبوونی دەبیر ببنەوە و هەروەها هەولی ئەوەش بدەن هەیبەت و هەیمەنەتی هێزی پێشمەرگە و سیادەی هەرێمی کوردستان تێک بشێنن کە پێم وابێ ئەو هەوڵە زۆر زاردراوە لە زۆر لایەنەوە بە تایبەتی ئێستاش لەو ماوەی ئەو کەمتر لەو 24 ساعات خەرا لە ئەو ناوچانە ڕوویانداوە و پێشم وایە ئەوانەی کە ئەمڕۆ لە سەنگەری پێشەوەی شەرافەتمەندیدان هێزێکن، هێزێکی بیر و باوەڕ و هێزێکی نەتەوەیین و هێزێکن کە ئینتیمای نیشتیمانی نەتەوەیی وایان دەکە کە داخۆچی بکەن. ئەمانە هێزی سوپای عێراق نین کە هێزێکی پشەڵ بن تەنها بۆ موچە و پلە و پایە چوو بوونەتە ڕێگی سەرباز. هێزێکی عەقائیدیە و پێشم وایە لە شەڕدا هێرش و پەلامار و پاشە پیشە و چوونە پێش و زار شکستیش واریدە لە شەڕدا، بەڵام ئەوەی کە ئێستا ڕوودا من پێم وایە لە قیمەی ئەوەدایە کە هێزی پێشمەرگە لە ماوەی کاتژمێرێکی تردا ئەم مەسەلانە بەیەکلا بخاوە بە سەرکەوتنی یەکدارەکی کۆتایی پێدێ لە قازانجی بەرژەوەندی گەلانی عێراق و هەروەها بە تایبەتی کوردی سەمدی دەمات. کاکی من حەزەکەم بزانم بۆچوونی وەچی لەسەر ئەم ڕووداوانەکە لەوەدا ئەگە بتوانن لەمەوەدا زەحمەت دەبی وەڵامەکەتان کۆرتبی تاکو بتوانین پرسیاری زۆرتر بکەین. زۆر باشە بەسەر چاو. من شەڕی هێزی پێشمەرگە بە دوو شەڕی هێرشکردن و بەرگریکردن دابەش دەکەم. من پێم وانییە کە بە هێزی پێشمەرگەی کوردستان گوترابێت کە نابێت شەڕ بکەن.
بەڵکو پێیان گوتراوە کە نابێت شەڕی هێرشی بکەن. دەنا ئێمە دەبینین لە ماوەی ڕابردوودا لە 1-2 مانگی ڕابردوودا زۆر جار هێزی کورد لە بەرامبەر داعیشدا وەستاوە، تەنانەت لە ناوچەی سعدیە جەلەولا شەڕی کوچە بە کوچە و سەنگەر بە سەنگەری لەگەڵ کردوون. بەڵام هاوکات دەبێت ئەطراف بۆ بکەین جوورێک لە خۆبایی بوونیش لە ناو هێزی پێشمەرگەدا هەبوو بە هەندێک بە شێوەیەک دەستکەوتی مفت و بەلاش تا ڕادەیەک دەتوانم بڵم کە دوای بەتاڵبوونی کەرکووک لە ئەرتشی عێراق پێک هات ئێمە هەند دەستکەوتمان بوو کە دەستکەوتی زۆر گەورە بوون بە نرخێکی کەمیش بەدەستمان هێنابوون. ئەوە بوو بەهۆی کە هەندێک و ناوشیاریمان هەبێت. من پێم وایە لە دشکردەوەدا هێزەکانی کورد دەتوانن سەرکەوتن بەدەست بێنەوە، دەتوانن ئەو شتستانەی دوێنێ و ئەمڕۆ قەرەب بکەنەوە. بەڵام یەکشیش بڵێ من قسەی کاکاروان تایید دەکەم کە ناکرێت هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ ئەرتشی عێراق کە هیچ مەبدەیەکی نییە، هیچ بڕوایەکی نییە مقایسە بکەین. بەڵام هاوکات هێزی پێشمەرگەی کوردستان ئەو لە هاتوویەی کە یەکینەکانی پاراستنی گەل لە ڕۆژاوای کوردستان لە خۆیان نیشانداوە ئەویشان نیشان نەداوە. هێزی پێشمەرگەی کوردستان نەیتوانیوە بە تەواوی جەماوەر تێوەردا لە شۆڕشێکی خەباتێکی من هیوادارم لە دوا ڕۆژدا شاهیدی لە نزیکبوونەوەی خەباتی کورد لە ڕۆژاوا و لە باشووری کوردستان بین. بەڵام ئەو جیاوازیە زەق دەکەمەوە کە ئەو شەڕی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان زیاتر لە مانگێکی بەردەوامە لە ناوچەی کوبانی زۆر جیاوازە لەو شەڕی کە ئێستا یا سفێنێ دووسپەی ڕەنگە لە ناوچەی شنگال لە زومار لەو ناوچەی ڕووی برا. من بە گشتی پێم وایە بیدار باشێک بوو بۆ خەبەرهێنانەوەیەک بوو ئینزارێک بوو کە هێزی کورد نابێت چاوەڕێی دەستکەوتی گەورە و بەبێدانی نرخ بێت و دەبێت لە ئامادەگەیەکی زیاتر دابێت. کاکیمان ئەزانەی زۆرجە لە میدیەکان بڵاو کراوەتەوە کە پێشمەرگە تا ئێستا لە بەرگریدا بووە و فەرمانی ئەویان نەبووە هێرش بەنە سەر داعش. بەڵام بینیمان داعش لە هەموو لایەکەوە هێرش بردەسەر پێشمەرگەکان لە ناوچەکانی سعدیە و جەلەولا و بگرە لەلایەن کەرکووکشەوە. بەس ئەم جۆرە ڕێبازە بووەها، ینی بە دروست دەیبینن کە نابی هێرش ببەرنە سەریان؟ من هێرشی بێحساب کتابم قبول نییە و سیاسەتی تا ئێستا پێ دروستە، بەڵام ئامادەگیشم قبول نییە. ئەوان دەیانتوانێت لە ئامادەگیەکی دیفاعی و بەرگری دابن. بە ئامادەگی دیفاعی بەرگری بۆ مانای سەرلەشێوایی نییە کە دەڵێن هێرش مەکەین بۆ مانایە کە دیفاعیش ناکەین. ئێمە بەڕادەی پێویست لە دیفاعێکی کامیل ئامادە باشدا نەبووین. دەنا ئەوەی کە فەرماندەی هێزی پێشمەرگە دەستوری داوەتی هێرش نەکەنە سەر داعش ئەوە شتێکی ماقوڵە. داعش تکلیفی گرتووە، سەلاحەدینی گرتووە، باشێمە چ بکەین بچین تکلیف و سەلاحەدینی ڕزگارکەین بۆ نوری مالکینە ئەوەسەر ماقوڵ نییە. بەڵام لەو شوێنەشدا کە هەرزوری ئاماژەم پێکرد لە ناوچەی جەلەولا سعدیە کورد ئەو کاتێکی گەیشتە بەرگری چاکی کرد. تەنیان لەو ناوچانەیە کە ئێستاشان ڕۆژە شەڕا هەرزوری ئەرزم کردن بە لە خۆبایی بوونێک نەیتوانی خۆی بکاتە هێزێکی بەرگری ئامادە و وشیار. من پێم وایە و ئامادەگی و ئەو وشیاریە لە چەند ڕۆژی ڕابردوو لە چەند ڕۆژی داهاتوودا دەیبینین و جورێک وە خۆ هاتنەوە و خەبەر هاتنەوە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان نەدەبینین. کاک کاروان، پێشمەرگە بەوە ناسراوە ساڵها لە شەخەکانی کوردستان نەبەزی و خۆڕاگری نیشانداوە، بەڵام پێشمەرگەی ئەمڕۆ ئایا ئەو توانەی هەیە لەم جۆرە شەڕە خیابانی و ناوشەقامەکاندا بەرگری بکە توانەی هەوی؟ بەدڵنیاییەوە ئێمە بۆوان دەرکەوت لە هەموو ئەو بەرخۆدان و مقاومەتەی کە گەلی کوردمان لە ڕابردوو لە ئێستادا کردوویەتی تەنها سەد دەور نابێنێت، بەڵکو بیر و باوەڕ و هەستی ئینتیمابوون بەنەتەوە و نیشتیمان زیاتر ئەو دەورە دەبینێت. بۆیە من پێم وایە هێزی پێشمەرگە لەو پڕی وەرە بەرزی و ئامادە باشیدایە و ئەوەی ئێستا دەگوزارێ لە هەرێمی کوردستان ئەو سەنگەرە داکۆچی کارەی کە ئێستاکە دەبینین دژی تیرۆریستان بۆتەوە کە داکۆچی لە هەرێمی کوردستان دەکا ئەوە شەڕی هەموو کوردستانی گەورەیە، لە جیاتی هەموو کوردستانی گەورە پێشمەرگە شەڕ بکات. لەبەر ئەوەی کە لە مەرامی تیرۆریستاندایە شکۆی هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان تێک بشێنن کەواتە شکۆی هەموو هەرێمی کوردستان و هەموو تەواوی هەر چوار تاپێ کوردستان تێک دەشێت. بۆیە هەر کێشەتری ئەخلاقیش لە لای بەتایبەتی ئەوروپا و بەتایبەت ئەمریکەکانە کە خۆیان زۆر بازانن کاتی کە ڕویان لە عێراق لە پرۆسەی ئازادی عێراقدا تەنها تورکیا و وەلایەنەکانی تری چواردەورەی عێراق و زۆر لایەنی نێونەتەوەیش ئامادە نەبوون هاوکاری ئەمریکا بن. بەڵام پێشمەرگە زۆر بەزەرگانەوە هەرێمی کوردستان زۆر بەزەرگانە هاتنە مەیدان دەستیانە ناو دەستی یەکنا
وبەشداریان لە پرۆسێ ئازادی و ئەو کاتە تاکە هێزی نظامی لە عێراقدا هێزی پێشمەرگە بوو کە بەشداری بکات بە چەکی خۆی وا کۆمەڵێک شەهیدی و خوێنی زۆری درا بۆ ئازادبوونی عێراق بەداخەوە لایەنەکانی عێراقی ئەوەیان لەبیر چۆ کاتێک کە خۆیان گرت و دەسەڵاتیان دەست ئەوەیان لەبیر چ کە ئازادە بە خوێنی کورد و بە خوێنی هێزی پێشمەرگە هاتەوە بە تایبەتی ئەمریکا کە ئەمڕۆ زۆرێک لێ بێدەنجی ئەرکێکی ئەخلاقی سیاسی نێونەتەوەیە ئەمریکەکان باش بزانن ئەو شوێنەی کە ئەمڕۆ ئارامگیر و سەقامگیرە لە هەرێمی کوردستان کە شوێنی حەوانەوەی هەموو ئاوەرەکانە بە سوننە و شیعە و شەبەک و ئێزیدی و مەسیحی و سریانی و کردانی بە هەموو پێکاتەکانی عێراق و کە ئەمڕۆ مەلازی ئامنیان لە هەرێمی کوردستانە کە باوەشان بۆ گیراوەتەوە ئەوەی هەمانە ئەوەی هەمان دوورێ لە خزمەتیان منداناوە ئەوە نامێنێت بکە لەوەش باشە کاکە کاروان ئەمریکەکانیش کە ئیتر چیتر بە چەک نەدا بە گەیشتێکی سوایەکی و عێراق شفاعتە في أمسك تسيني داعش وتيرورستاني كات بأمسكها لموجة بدا باشا كاكا كاروان نبي كردستان وأوي بتوانين لو شينا أو أركة أخلاقية أو أركة اجتماعية زيادة كسوفة شكاني أريني كردستان كاكا كاروان بحالك بو كاك هيمن بالرفسياني همو أمريكي أوروبيا كانوا بروسي ديمقراطية لهمو جهة کاکە هێمن هەروەکو لە پێشە باسمان کەن ڕووداوەکان ئەوەندە بە پەلە گۆڕانیان بەسەردا دێت ئایا کورد ئێستاکە پێوەستیگە بە یەکگرتنی زۆرتر نییە و کاتی ئەوە نەهاتووە بۆ هەمیشە هێزەکانی پێشمەرگە یەک بخریان کاکجانیزم دن بەر لەوە زۆر بە کورتی لە چەند سانێدا وڵان تێبینێکم هەیە لەسەر پێشەکی پرسیاری پێشووی جنابتان لە کاکاروان وەگوتان پێشمەرگە ناسراوە بەوەی کە خۆڕاگیری دەکا و بەرگری دەکا و ناکشێتەوە نا من دەگەڵوە نیم وی ڕای ڕێزم بۆ پێشمەرگە کە خۆشم سەردەمەی شانازی پێشمەرگایەتیم بەنسیب بووە بەڵام پێشمەرگەش مرۆڤە پێشمەرگەش ئینسانە پێشمەرگەش لە کاتێکدا کە ڕادەی هێزی بەرامبەر زیادە لە حەد بێ مەجبورە پاشەک شەبکە ئێمە کاتی ئەنفال کرا کوردی باشوور ئەنفال کرا پێشمەرگە پاشەک شەی کرد کاتێکە شیمیا بە کیمیا باران کرا لە حەڵەبجە پێشمەرگە مەجبور و پاشەک شەی کرد هێزەکانی ڕۆژهەڵات کۆمەڵەکان دیموکراتەکان کاتێک دیکەن مەوجێکی ئاینی زۆر چوون بە سەرۆکایەتی خومینی و ڕووی هێریش کردوتە کوردستانەیە هیچیان کرد مەجبور بوون پاشەکشەیان کرد کەواتە پێشمەرگەش ئینسانە و پاشەکشەش ڕێگاحلێکە و کاتیکێکە خۆڕاگرەیەکی بێخود و بێحساب کتاب ڕەنگە مەترسێکی هەبێت ئەو پاشەکشەی ڕەنگە دوای هەستانەوەیەکی کاکێمن توخوا پێش بڕۆیدەن کاکێمن هەندی لە فەرماندەکان باز دەکەن ئەڵێن پاشەکەشە لە بەرەی شەڕدا دروستە بەڵام پاشەکەشە شارێک بەجی ناهێڵیت کاکە پاشەکشە من مثالم هێناوە مە حەڵەبجەمان بەچێت ئەلۆ بۆیە بتوانی دوای درێژەی برێەوە گرنگە وێ دوای بتوانی بێەوە سەر قۆناغی پێشوو تەنانەت هەندێک پاشەکشە دەبێتە هەوێنی سەرکەوتنی زیاتر من پێم وانییە کە پاشەکشە لە نەفسی خۆیدا شتێکی ناحەز و ناشیاو بێ بەڵام لە وەڵامی پرسیارەکەتان کاتجانی بەنسبەت ئەوەی کە کورد پێویستە یەکدەنگ بێت ڕێک مانگی ئاگۆستی ساڵی 2013 واتە 1 ساڵ لەمەوبەر بڕیار درا کە کۆمیتەیەکی ئامادەکاری پێک بێت بۆ کۆنگرێنەتەوەیی کاتجانی ئەم کۆنگرێنەتەوەیە بۆ ئەمڕۆ پێویست بوو بەداخەوە لەبەروەی کە دوو لایەنی سەرەکی پارتی و پێکاکە نەیانتوانی بەرژەوەندی کورد و پێش بەرژەوەندی خۆیان بدەن کۆنگرێنەتەوەیی پێک نەهات ئەگەر ئێمە کۆنگرێنەتەوەیی مان ساڵە لەمەوەر پێکان هێنابا دڵنیا بنێفا لە هەر سێ پاسی کوردستان لانێکم ناڵم ڕۆژهەڵات بەڵام لانێکم لە باشوور و لە ڕۆژاوا و لە باکوور کورسایی کورد زۆر لەسەرتر بوو هەماهەنگی کورد زۆر لەسەرتر بوو و دەستکەوتەکانمان زۆر گەورەتر و مستەگرتر دەبوو بەڵێ ئێستا کاتی وەیە کە هەماهەنگی هەبێت بەتایبەت لە نێوان دوژمنی هاوبەشدا کە دەبینین داعیش لە ڕۆژاوایە لە کوبانی لەگەڵ هێزەکانی پاراستنی گەل بەشەر دێت و دەگەڵ گەلی کوردی ڕۆژاوا بەشەر دێت و دەبینین کە لە باشوور دەگەڵ کوردی باشوور بەشەر دێت بەداخەوە هیچ نیشانێک تا ئێستا نەدیسراوە بەشکەم ئەو هێرشەی کە کراوەتە سەر باشووری کوردستان ئەگەر ئاکانی خراپیشی بۆ تا ئێستا زۆر کەس پێی دڵساد بوونەوە ناڕەحەت بوون بەشکەم ئەو شتە باشەی لە دڵ بێتە دەرکە بێتە هۆی کە کورد لە ڕۆژاوە لە باشوور ئیستراتیژیکی هاوبەشیان هەبێت هاوکاری یەکتر بدەن و بەڕێیەکی هاوبەش پێک بێنن کاروان زەحمەتی زۆر بە کورتی دەنگۆیەوە هەیە هێزەکانی یەپەگە گەشتنەوەتە شەنگاڵ بوو بەرگریکردن لە خۆشک و براکانیان لەوێ هەرچەند هەندی دەنگ و باسی دژبەیەک هەیە بەڵام کاتی ئەوە هاتووە لایەنە کوردیەکان چ پارتی چ پێیەدە ناکۆکیەکانەوە لە بنیان و بەرگری لە هاوڵاتیان بکەن
بخۆی لە ڕاستیدا هێزەکانی داعش و تیرۆریستان بە یەک ئاسلەیەک مستەوادا بەرەنگاری هێزی هێزە کوردەکان دەبنەوە چ لە ڕۆژئاوای کوردستان و چ لە باشووری کوردستان و ئەوە پلانێکی زۆر واضح و دیارە دژایەتێکی ڕاستەوخۆ بەبێ شاردنەوەیە بۆ پرۆسەی ئازادکردنی ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی سووریا کە ئێستا لە ژێر دەستی کوردایە و هەروەها چاویشان بۆ هەڵنایە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە من پێم وایە شتێکی ناڕەوا نیە شتێکی زۆر ڕەوایە وەکو ئەو برای بەڕێزم لە سەپاسی کرد ئەگەر ئەو کۆدەنجی ئەو هاودەنجی ئەو هاوکاری بەیەکەوەیە بکرێت بۆنا ئێمە یەک نەتەوەین و یەک خمین و یەک وڵاتی دابشکرا و قسە و بڕکراوین ئەوەی کە ئێستا چۆرایی بە چاوی دادێ ئەگەر ئەزمەکات کورد لە هەموو پاسەکانی لەو پڕی سەرکەوتون و لەو پڕی سەرکرازی دادێ بۆیە من پێشبینی ئەوە دەکەم ئێستا من لە هەرێمی کوردستان ئەوە دەبینم ئێستا کەنجەکان گروپ و کۆ دەبنەوە سەرێت و مشتمڕیان بەسەر ئەوەیە چی بکەین یعنی هەستێک هەیە لە شەقانی کوردی ئەمڕۆ دەدەهۆ یەک دنیا خەڵک ڕوبەڕووی نەخۆشخانەکان بۆ تۆ بۆ بەخشینی خوێن هەستێکی نەتەوایەتی نیشتیمانی لە هەر چوار پارچەی کوردستان ئامادە بەشەی بۆ جزء باشە کاکەڕوان بۆ ئەوەی کە لە دەسەتێکی نزیکدا وەڵامی تیرۆریستان و ناحەزانی سەربەخۆیی کوردستان و ئازادیەکان و دیموکراسەتی ئەو ناوچەیە بپارێزین هەموو لایەکمان بەدڵ و بەجان لەگەڵ ئەوەی کە بەیەکەوە لەناو سەنگەری مقاومەت دابین بەدڵنیایەوە سەرکەوتن کاک هێمن وەخت زۆر نەماوە هەر بتوانیوە دەقەیەک ڕۆمەڵکردنی ڕووداوەکان لەلای میدیاکانەوە زۆر گرنگە چ پەیامێکتان هەیە بۆ ئەو میدیانە کە بە شێوەیەک ڕۆمەڵکردنەکان بیت زیان بە ئاسایشی نیشتیمانی نەگەیەنێت ئەو ڕخنەیە لەسەر مێدیا هەیە کە دەیان هەوێ لە چوارچێوەی پاراستنی ئازادی دەربڕین یا مافی بەهرەمەندبوون مافی ئاگاداربوون هەندێک هەڵەی تاکتیکی دەکەن لە هەموو چۆنی جیهان قەرار نییە زانیارە نهێنەکان زانیارە ئەمنیەکان بکەوێتە خانەی مافی ئاگاداری هاوڵاتیان بۆیە من بۆ خۆم داوا لەو مێدیاکارە کوردانە دەکەم بە تایبەت ئەوانەی کە زۆر بە حەماسەتەوە زۆران زەحمەت شاو دەچنە ناوچە پڕمەترسیەکان تقریبا ئەوانیش پێشمەرگەی ڕاگەاندنن لە درکاندنی زانیاریەکان لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان پێویستە تەنسیق و هەمانگیان هەبێت کاکەڕوان ئەگە بتوانانی بە 30 سانێ تەواوی بکەین بەڵێ وەڵام من بە ورەیەکی بەرزەوە ئەوەندە دەڵێم لە هەموو لایەنە سیاسەکان بە هەموو لایەنە ئەعلانیەکانە و هەموو پێکهاتەکانی هەرێمی کوردستان و هەموو ئەو چین توێژانەی لە هەرێمی کوردستاندا دەژین ئێمڕۆ ڕۆژی ئەوەیە تەنها و تەنها سەنگەری بەرگری و مقاومەت لە بەرچاومان دەبێت ململانەکانی تری ناوەچی وەلا بنگرێ و هەموو لایەکمان دەستە ناو دەستی یەکەین بۆ دەربازبوون لەو میحنەتەی کە ئێستا لە پێشمانە دەرباز بوون و ئەنجامی نزیکیش و سەرکەوتنی نزیکیش بڕێوەیە تەنها و تەنها کاتی ئەوە نییە کەس مزایدە لەسەر کەسی کرد بکات شەڕی مان و نەمانی گەلی کورد و تیرۆریستان و نەحەزانە کاروان ساڵە ئەندامی خولی ڕابردووی پەرلەمانی هەرێمی کوردستان و چاودێری کاروبار ڕامیاری و هەروە کاک هێمن سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاریەکان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە مێزگردنی هەفتە و تا مێزگردێکی تر شاد و سەرفراز بن.